کۆبنەوەی ئەمڕۆ تایبەتە بە کادیرە کەرکووچیەکانی دانیشتووی شاری سلێمانی بە تایبەتی ئەو کادرانی کە لە حکوومەتە کارەکەن لە دام و دەستگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەرکیان پێشپێردراوە ئەمانە دەنگیان لە کەرکووکە بەڵام وەکو شوێنی نیشتەجێبوونە لە شاری سلێمانیە و مەڵبەندی ڕێخستنی کەرکووکیش کۆمیتەیەکی هێبرایی کۆمیتەی ئاوارەکان کە لە سنووری سلێمانیایە هەر لە ساڵی نەوەتویەکەوە لە دوای کۆڕۆکە ئەم کۆمیتەیە بوونی هەبووە لێرە ئەم کۆمیتەیە بە زەرورەت ماوەتەوە بۆی مامەڵی لەگەڵ ڕێخستنەکانی خەڵکی کەرکووکە بکە لە شاری سلێمانی کۆبنەوەی ئەمڕۆ بۆ دابشکردن و گفتوگۆکردنی ئەرکی هەڵمەتی هەڵبژاردنە لە شاری کەرکووکە چونکە ئەمان وەکو کادری حیزبی یەکێ لە ئەرکە سەرەکیەکانیانەوەیە لە بانگەشی هەڵبژاردنە بە ئەرکی خۆیان هەستن بۆیە ئەم کۆبنەوەیە تایبەتە بەو ڕێخستنی ئەو ئەرکانە و دابشکردنی ئەرکەکان بەپێی حەزوویست و کاتی خۆیان تیمێکی گەورە دروست دەکەین ئەم تیمە گەورەیە بە پێی ناوچەکان چونکە کۆمیتەی ئاوەرەکانی سنووری سلێمانی سنوورەکەی یەکێکە لە سنوورە هەرە فراوانەکان کە پێویستی بە تیمێکی فراوان هەیە بۆ هەڵمەتی هەڵبژاردن بۆیە ئەم هەواڵە بە ڕێزانێک کە ئەمڕۆ ئامادە بوون وەکو ئەرکێکی حیزبی خۆیان ئەمڕۆ هاتوون بۆ ئەوەی ئەرکەکەی خۆیان وەرگن و دەست بە کارکردن بکەن.